سڵاتوانێ بێەوەم کاتتان باش بینەران لاڵقەی شتری بەرنامەی ئەڤڕۆ لە کەناڵی ئاسمانی ڕێگا و ڕادیۆی ئاسمانی ئازادی جارێشتر ڕاستەوخۆ لەگەڵتانین لە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ لە میانەی بەرداویمان گفت لە قسەکردن و خستنە ڕووی ئەم تێگەیشتانەی لە ئێستا کە جیاوازیان هەیە لەبارەی دەستوری هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ گفتوگۆ لەبارەی شوێن و پێگەی ئاینی ئیسلام لە دەستوری هەرێمی کوردستان و تێگەیشتن لەم بارەیەوە دەدەین. لەم بارەیەوە دەپرسین ئەو داوایی کە ئێستا ئیسلامیەکان داوای دەکەن بۆ زێگیرکردنی شەریعەتی ئیسلام بە سەرچاوەی سەرەکی یاسادانان و دەرنەچوونی هیچ یاسایەک دژ بە بنەما نەگۆڕەکان چ داوایەکە. لێکەوتەکانی دووبارە جێگیرکردنەوەی ئەو بنەمایە لە دەستوری عێراقەوە بۆ دەستوری هەرێمی کوردستان چین. بۆچی لایەنە ئیسلامیەکان دژایەتی بێلایەنی دەوڵەت لە پەیوەست بە ئاین دەکەن؟ ئەی بۆچی لایەنە دیموکراسی و سکۆلارەکان مەترسیان لەبارەی جێگیرکردنی شەریعەتی ئیسلام و بنەما نەگۆڕەکانی هەیە؟ ئەی ئەگەر لەم ڕەژنووسە بنەماکانی شەریعەتی ئیسلام جێگیر نەکرێت وەک سەرچاوی سەرەکی یاسادانان هەڕەشۆ مەترسی دەبێت لەسەر ئاینی ئیسلام و یان باوەڕدانان بە شێوەیەکی گشتی؟ پرسیاری تر و کێشەی تر دێتە پێشەوە، ئەویش ئەوەیە حکومە نەگۆڕەکانی ئیسلام چین؟ چۆن دەستنیشانی حکومە نەگۆڕەکان بکەین وەک ئیسلامیەکان داوای دەکەن؟ چ زەمانەتێکە هێزێکی توندڕەوی ئیسلامی هاوشێوەی داعش کارە تیرۆرەکانی خۆی بە بنەما نەگۆڕەکان وەسف نەکات؟ ئەی چ زەمانەتێک دروست بکرێ بۆ ئەوەی هاوڵاتیان ممارەسەی مافی ئاینی و نائینی خۆیان بکەن؟ گفتوگۆی ئەم تەورە دەکەین کە هاوکات لەم چەند ڕۆژەی ڕابردوو بزوتنەوەی ئیسلامی فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی لە بەیاننامەیەکدا داوا دەکا شەریعەتی ئیسلام و بنەما نەگۆڕەکانی بکرێتە سەرچاوەی سەرەکی یاسادانان. هاوکات لە یەکێ لە بڕگەکان ئاماژەبەوە دەکەن ئەگەر ئەوانەی کە دەسوور دەنووسنەوە ئامادەنین ئاینی ئیسلام وەکو سەرچاوی ئاینی ئیسلام و شەریعەت وەکو سەرچاوی بنچینەی یاسادانان دەسوور بسەسپێنن بە پێناسی باری کەسێتیان بگۆڕن لە ڕووی ئاینیەوە. هەرێکە لە بەڕێزان کاک شوان قەڵاتزەیی سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان و هەروەها هۆگرچەتۆ یاساناس و چالاکوانی مەدەنی یونوزراوی نووسەر و پارێزەری ڕاوێژکار لەگەڵمان دەبن بۆ تاوتێکردنی ئەم بابەتە. ئەم کاتتان باش و گەڵک بەخێر بێن. کاک شوان لای جەنابتەوە دەست پێ دەکەم، ئێوە چۆن سەیری ئەم جەدەلە دەکەن لەبارەی پەیوەندی نێوان ئاین و دەوڵەت لە ڕەژنووسی دەستوری هەرێمی کوردستان؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ ئێوە بۆ بەرنامەکەتان بۆ کەناڵی ڕێگا و سپاس بۆ ئێوە جەناب لە ڕێگای دوورەوە ئەرکە کێشات ناو ئەرک و واجباتی خۆمانە. ئێمە سەرەتا چەند لایەنێکی سیاسین سەرنج و تێبینیمان هەیە لەسەر لیژنەکە. ئەم لیژنەیە تعبیر نییە لەوەی کەوە بە ناوی خەڵکی کوردستانەوە بە ناوی پەرلەمانەوە بە ناوی کۆمەڵێک لایەنەوە ئامادەکردنی ڕەشنووسی دەستور ئامادە بکات و تا ئێستا کۆمەڵێک لایەنی سیاسی لەو لیژنەیەدا نوێنەرایەتیان نییە. ئەمە مەحرومکردنی ئەو لایەنانەیە و پرسەکەش بە حیزبی کراوە. 5 لایەن کۆنتڕۆلی ئەم لیژنەیان کردووە بەرنامەی دەستوری داهاتوو بۆ خەڵکی کوردستان دەنووسنەوە. ئێمە کە دەڵێم ئێمە بەسم ئەوەی کە ئێمە دەڵێن وەکو بزوتنەوەی ئیسلامی لەو بەیاننامەیدا سەرنجی خۆمان داوە، ئەم پێم وایە ئەوە پێویستە ئەو سەرنجە ئەو ڕەئیە ڕەئی جەماوەری گۆڕانیش بێت، هی پارتی دموکراتی کوردستانیش، هی بەشێکی زۆری حیزبی شوعیش، یەکێتی نیشتیمانی کوردستانی لایەنە سیاسەکانی تریش. جەماوەری کوردستان جەماوەرێکی ئیسلام خوازە. ئێمە هەمومان ئەڵێن لە سەدان زیاتر لە 95 خەڵکی کوردستان موسڵمانە. مادەم موسڵمانە ناکرێت دەستورێکی ئەلمانی واتە گۆشەگیرکردنی دین لە کون و قژبنی مزگەوت و تێشەکاندا لە پێگەی حیات و بازار و ژیان ئاین دوور بکەوێتەوە و یاسایەکی بەسەردا فەرز بکرێ کە لەگەڵ خۆماڵیەتی کوردەواری و دۆخی خەڵکی کوردستان و هەناوی ئەوان و کەسایەتی ئەوان و شخصەتی ئەواندا نایەتەوە. وەلایەنی ئەلمانیش لە کوردستاندا هەر کە سەیری ئەم 24 ساڵە حکومڕانی کوردی بکەین بە ناوی ئەلمانیەوە چ خێر و خۆشیەک بۆ ئەم میلەتەی ئێمە هاتووەتە پێشەوە.
لاەن ئەلمانەکانی تر لاەن ئەلمانەکانی تر لاەن ئەلمان ئەڵێ ئەلمانین لاەن ئەلمانەکانی تر لە تورکیا لە حزبی بەعسی سۆشیالیستی عێراق حزبی بەعسی سۆشیالیستی سووریا وەکو لایەنێکی ئەلمانی چ خێر و خۆشیشیان بۆ گەلانی خۆیان و بۆ وڵاتانی کوردیان هێناوەتە ئەرەوە. سەدام حوسێن حملەی دینی هەبوو حزبێکی ناسیۆنالیست بوو دوا ساتەکانی وەکو حزبێکی دینی خۆی دەنواند. حزبی بەعس حزبێکی سۆشیالیستیە قسەکانی سەدام حوسێن کە لە دەستوری ئەوان داهاتوو ئەڵێ الفقه الإسلامي فقه متحجر لا يتناسب مع متطلبات العصر ئەوەندە بەسە بۆ ئەوەی کەوا فکری حیزبی بەعس کەوا دامەزرانی حیزبی بەعس ئەسڵەن لە ئەولادی مسلمانان دین هەر لە مشرع ئەفلەق و لە شبل عەیسەمی و ئەلیاس فەرەح و باقی سەکردەکانی تریش. ئەوانەی ئێستا لە ئەولادی مسلمانانن ئەوانەی ئێستا لە عێراق و لە ناوچەکە لە دەسەڵاتن دروستکردنی فکرەی حیزبی بەعس لە سووریا هاتووتە عێراقەوە لە پرۆسی ئەنفال و شیمیاباران و کوشتنی مسلمان و لە دەستوری حیزب بەعس هاتوو هەر کەسێ بەناوی مەزهبێتەوە بژێت ئەبێ ئیعدام بکرێت لەبەرەوە بۆ گەلێکی وەکو گەلی کوردستان کە لە ساڵ 95 زیاتر مسلمانە ناکرێت دەستورێکی ئەلمانیت بەسەردا فەرز بکرێت و باسکردنی ئەم بابەتەش بەڕاستی لیژنەی دەستوری بیکاریان هەر کەسێکی تر بیکات ئەوە بۆ دروستکردنی قەیرانێکە لە هەرێمی کوردستاندا بۆی قەیرانە زۆر توخەکان لەبیر خەڵکی کوردستان بەرنەوە قەیرانی بێموچەی و قەیرانی کارەبا و قەیرانی بازاڕوەستان و هەموو جۆرە قەیرانەکانی تر لەبەرەوە پێمان وایە ئەبێ بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام زۆر بەڕاشکاوانە بنووسرێت شریعەتی ئیسلام سەرچاوەی سەرەکی یاسادانان بێت و نابێ یاسایەک دەرچێ پێچەوانەی شریعەتی ئیسلام بێت لەگەڵ بنەمانە گۆڕەکانیشدا پێچەوانە بێت ئەمە ئەگەر ئەوە نەکرێت پێمان وایە ئەمە ڕەشکردنەوەی ناسنامەی ئیسلامی گەلی کوردستانە لە دەستوردا و ئێمە لەگەڵ ئەوەش دایم بەڕاستی هەر لە یەزیدیەکانی شنگالەوە تا دەکاتە هاوارەکانی هەڵەبجە و کاکەیەکان حەچی مافەیە لە ئاسمان و زەوی خوای گەورە دیاری کردووە لەو دەستورەدا تۆمار بکرێت بەڵام بەبەر شریعەت سەرچاوەی سەرەکی یاسادانان بێت کە سەرچاوەی سەرەکی یاسادانان بێت ئەو مخالف نییە ڕێگا لە ئاینەکانی تر بگرێت لە دەستوری مەدینە کە یەکەم دەستوری دەوڵەتداریە بە ئاشکرا هاتووە لیلیەهودی دینهم ولیلمسلمینە دینهم واتە یەهودیەکان ئەی چیان بەسەرات کاتێک کە پێغەمبەر چوو بۆ مەدینە ئەمە پرسیارەکە ڕوبەڕووی ئەوە دەبێت دەستوریە ئیمزا کراوە پێویستە هەمویان ملتەزیمن بەوەی کەوە دیفاع لە مەدینە بکەن کە دەوڵەتێکە سێبەرەکەی بۆ هەموو لایەک بێت بەڵام کاتێک ئەولانە دەبێتە تابووری پێنجەم پێویستە ئەم کێشەیە لە بنەبڕەوە حل بکرێت معنی پێویستە ئەوان مەبەست لەوەیە کە پێویستە نەناو بدرێن ئەگە خەڵکێکە دژی ئەو بووە کۆی کە یەهودیەکان دەگەڕێ وڵات بۆ تێگەیشتنی زیاتر کاکشوان ئێوە تێگەیشتنتان چییە کاکۆگەر ئێوە هەم سەرقالی لێژنەی دەستوری سێبەرتان داناوە ئەو کۆمەڵێک پێشنیار و تێگەیشتنتانەیە لەبارەی ڕەخستنی ئەم پەیوەندیە چۆن تێگەیشتن لەبارەی ئەم سەرنجانی کاکشوان دەدەن. زۆر سوپاس بۆ تۆش و ڕێز و حرمەت بۆ میوانە بەڕێزەکان بە بۆ چوونی من پرسی دەستور پرسێکی گرنگە بۆ یەکلاکردنەوەی جۆرێک لە ناسنامەی پێکاتەی ئەو کۆمەلگای کە تێدا دەژین و سیستەمی حکومڕانێتی ئایندەی ئەو کۆمەلگای ئێمە دەمانوێت پێی بگەین لەم چوارچێوەیە لە بیرمان نەچێت ئێمە لە سەدەی 21 کە دەستور دەنووسینەوە بمانەوێت نەمانەوێت هەر یەکێک دەستور بنووسێتەوە دەبێت لە دیتیۆیلی ئەو گەشە سندەی کە کۆمەلگای مرۆڤایەتی پێگەیشتووە بە تایبەتی ئەو بەشێک کە پەیوەندی بە ماف و ئازادیەکان هەیە چۆن دەتوانین دەستورێک ڕایەڵ بکەین کە توانای ئەوەی هەبێت ڕێز لە بنەماکانی مافی مرۆڤ و ئەو پێگەیە بگرێت کە کۆمەلگای مرۆڤایەتی پێگەیشتووە دووش دەستورێک تا بکرێت واقعی بێت لە تەطبیقدا کە ئەمەش پێم وایە پرسیارەکە ئەوەیە کە لە چوارچەوەی واقع بوون لە تەطبیق بۆ کۆمەلگایکی متەنەویع لە بڕوا و ئیمانداری و سۆزداری بۆ نمونەوانەی ئاینیش لەلایەن پیرۆزە بەڵام ممکنە ناسیۆنالیستێکی زۆر تون بن هەندێک جار قوربانی بە ئاینەکە شامدەن بۆ نەتەوەکەیان کۆمەلگایەک لە هەموو ئەو تەنەوعاتەی کە تێیدایە دەبێت چی واقعبینیەک بی چ دیتێڵێک باشە بۆ دەستور کە بە بۆ چوونی من ڕێز و حرمەت بێڵێتەوە بۆ هەموو ئەو زادە و پێکاتانەی کە هەیە و ئەم داوای ئەساسیەکان ڕێز و حرمەت ناهێنێتەوە دەزانی چۆنە من پێم وایە هەم ئیسلامیەکان هەم لاکەی تریش یعنی زێدە لە پێویست مەترسێکی گەوریان دروستکە نمونەت بۆ بێنمەوە لە کامەیە دەستورێک کە دەستوری علمانیە
ئەگەر سەوابتی مامۆستا بۆمانشی دەکاتەوە کیدم دڵنیام ئەوانەی بنەمای ئەساسینیان سەوابتن هاتووە بە قانون ڕێی لێگرتیان ڕێی لۆ کردەوە لەبەرەوەی دەستورەکە ئیلمانیە من پێم وایە لە چوارچێوەی ویژدانی بوونی ئاین هەندێک جار دیتالەکان وا دەبیندرێن کە خۆی کۆمەلگا با بڵێن هەنێ شت ڕەتەکاتەوە هەنێ شت قبول دەکا کە لە دەستوردا بەحقەت جێگای ئەو جەدەلە ممکنە بە زەحمەتی ببێتەوە لەوەی زیاتر تۆ لەو تێکستانە دەگەڕێت کە گشتگیرن کە هەمەلایەنن مەسەلەن ئێستا لە هەر یەکێکمان پرسی مامۆستاش لە دەستپێکدا گوتی چێ هەیە لە هەرێمی کوردستان بڕوای وابێ دەبێ ئاینێک هەبێ ئەوان تر هەمووی لەناو ببرێن چکۆ لەگەڵ عقلی مرۆڤات لەگەڵ وجدان و عقلی مرۆڤاتی ناگونجێ لەگەڵ گەشەی مرۆڤ باشە کەوابێ چێ لەگەڵ ئەوەیە ئاینێک سەردەست بێ ئەوان کە ژێردەست بن مرۆڤێک سەردەست بێت کە ژێردەست بێ حزبێک سەردەست بێت کە چۆن ئەم علاقی ڕێک بخرێت زۆر من لە بەشی یەکەمی دەستورەوەی کە ڕێککەوتون بە هەردوو هێزە ئیسلامیەکەش لە ناسنامەی هەرێمی کوردستان ئەمەیان یەکلا کردوتەوە بەحقەت ممکنەوەی مامۆستا دەڵێ ئەوەش بەشێک تێدا بێت کە ئەم علمانی و ماعلم ینی ئەم مۆدلە نیم نقاشە دروست بکرێت بۆ لە بیربرنەوەی هەندێک داخوازی تری خەڵک کە دایانەوە لەناو دەستورەکەدا جێگەی بێتەوە ئەگەر نا دەڵێ هەرێمی کوردستان هەرێمێکی دموکراتی مەدەنی پەرلەمانی کۆماریە کە تا دوایی جوگرافیەکەی لەوێ باس لە مەدەنیەت و هاوڵاتی بوون و ئینتیما سیستەمی علمانی هەڕەشەی هەیە بۆ سەردین نا من دەزانی ئەم لێکدانەوەیە لە کارخستنی دین نییە پێگەدانانە لە شوێنی تەبیعی خۆی بۆی ئاین ئەزمموی پێشکەوتی وڵاتان چیمان پێدەن ئەزممانە یعنی چۆن ئەوە دەزانین چۆن لە هەر ئیسلامێکی بپرسی هەمیان ئەڵێن لە هەموو ئەوروپا ئیسلامە بینین بەکردەوە مسلمان نابینین لە لای خۆمان من لە مامۆستا دەپرسم مسلمانە بینین ئەم هەموو نیفاق و درۆ و ئاخر خۆ کۆمەلگاکە نۆهەتی ئیسلامی بی بەڵام لە یەک دنیا لە تەناقوزات دەژیە بۆیە بەتەسەوری من ئەوە گەورەکردن و بچووکردنەوەی کاتێک دەین لێکدانەوەی تێکستی دەستور ئێستا بەنسبەت علمانیت هەڕەشە نیە بۆ سەر ئاین نا ئەوەی ئەی مخاوفی ئیسلامیەکان لە چییە ینی بەنەتیجە تێزێک هەبووە هەناسەیەک هەبووە لە دیدی علمانی ئقسای ئاین بوونی هەر ئاین ئیسلامیش نا هەر ئاین بەگشتی ئاینی مەسیحێتیش بێ قبول نەبووە ئەم تێزە بە عملی لە خودی علمانیت گەڕانەوەی بۆ سەروەری یاسا بۆ منطقێک کە لە چوارچێوەی ماف و ئازادی التیزام و قانون و مەدەنیەت داخۆی دەبینێتەوە من پێم وانە ئێستا لە سەدەی 21ەم ئێمە بین سیستەمێک و مۆدێلێک بەو حکومڕانێتی سیاغە بکەین لە قوانین پێمان بڵێت دەبێ مەسەلەن مرۆڤەکان واتە سنیفکەین کە پێچەوانەی یەکەم مادەی زارنامەی گەردیونی مافی مرۆڤەکە نابێ هیچ جیاوازێک لە سەساسی ڕەگەز ئاین نەتەوە ئەوە بکرێن دەتوانین ئەمە تەجاوزی بکەین دەستورێک داناندرێ بتوانێت تەجاوزی بکە چونکە دەستورەکە بە نەتیجە لێڵ دەبێ ئاسۆیەکەی ون دەبێت دەست خۆش دەگەڕەمەلات کاک یونس ئەو مخاوفی ئیسلامیەکان چیە لە کاتێکە ئێستا ئەوەکو یاسا ناسان ڕۆشنبیران هەڵمەتێکەیە بۆ بە مەدەنیکردن و سکۆلارکردنی ئەم دەستورە ئێوە مەبەستانە دین بخەنە دەرەوەی کۆمەلگا و چۆن ڕێز لە ناسنامەی ئاینی خەڵک دەگرن بەڵێ من سەرەتا دەمەوێت ئاماژە بەو دەستورە بکەم بەڵێ ئەو پرۆژەیە مادە 6 کە دەڵێ ناسنامەی هەرێمی کوردستان ناسنامەیەکی دینیە بەڕاستی ئەمە غەدرکردنە لە دین یەکەمین جار و پاشان غەدرکردنە لە هەرێم وەکو دەوڵەت بەڵێ چونکە بە هیچ جۆرێ ناکرێتن هەرێم یاکو دەوڵەت ناسنامەی هەبیتن دین بۆ ئینسان هاتووە دین بۆ فەرد هاتووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام عیبادەت دەکاتن ئەسڵەن ئێمە نەمان بینی ڕۆژێک فەڕەنسا نوێش بکە یان ئەمریکا حەج بکە دەوڵەت ئەمەی ژان پۆل سارتر دەڵێ کۆمەڵێک موئەسسەسات نەتامی هەیە نەبۆنی هەیە ئەم موئەسسەساتە کارەبا و ئاو دەداتە کڵێسا دەداتە مەعبەد دەداتە کافر دەداتە موشریک دەداتە موسڵمان و دەداتە مەلا ئەمە دەوڵەتە بۆیە دەبێت ئەمە جیا بکرێتەوە ئەمانەی کە دەژڵێن ئیسلامیەکان ئەلمانیەت واتە بێدینی یان ئیلحاد ئەمە زۆر غەڵەتە بگەڕێنەوە سەر ئینسکلۆپیدیا عالەمیەکان ئەوسا دەزانن تعریفی ئەلمانیەت چییە ئەلمانیەت واتە هەموو دینەکان ڕێزگرتن لە هەموو دینەکان ئەو بەیاننامەی ئەوان دەریان کردووە دەڵێن ئەوانەی کە داوا دەکەن پێگەی ئاینی شریعەت سەرچاوی یاسادانان نەبێ با ناسنامەی ئاینی خۆیان بگۆڕن ئەمە ینی چی یعنی مەبەستم ئەمە جەنابەت کە داوای دەستورێکی ئەلمانی دەکەیت باوەڕت یعنی باوەڕی ئاینیت نییە بۆ داوایەکەی نەخێر من لە ترسی خوا لە بەرنامەی تری ژوتومە لە ترسی خوا داوای ئەلمانیەت دەکەم بۆی مزایداتی سیاسی بەدین نەکرێ
بۆی کڕین و فرۆشتنی پێ نەکرێ بۆی کۆمەڵی کەسێ پێوە دەوڵەمەند نەبن و مناڵەکانیان بنەنە خارج و لێرە قەسر و قەمەرە باشترین قەسر و قەمەرەیان هەبێ ئەم بەیان نامەی کە بزوتنەوەی ئیسلامی دەری کردووە لەگەڵ ڕێزم من لە چەند خاڵێک دەیبینم ئەمان ئێستا هەستەکەن هەست بە پراوێز خستن دەخەن پاش ئەوەی کە لە لژنە 21 کەسیەکە پەرلەمان کە تەشکیلی کرد نەیخستنە ناو و پاشان ئەمان دەیانەوێت نەوعێک لە خۆ دەرخستن و مزایداتی ئیمانی بەسەر خەڵک و بەسەر ئەحزابە ئیسلامیەکان بکەن پێش ئەوە بەڕێز کاکشوان لە هەفتەی 6 نووسراوێکی ئاراستەی لیژنەی ئامادەکاری دەستور کردووە حەزەکەم ئاماژە بەوە بکەم جەنابیشی باشتر دەزانی لە نووسراوەکە پاشەوەی باسی تەڤەلومی خۆیان دەکات کە زوڵمیان لێکراوە ئەوانە باز لەوە دەکا ئاین ئەوەیە کە پەیامە ئاسمانیەکان پشتڕاستیان بکاتەوە بۆیە ئەمانی تر بە ئاین نەژمێرن وەکو لە ڕەشنووسەکە هاتیە ئەمە زۆر خەتەرە چونکە بە پێی ئەم قسەیە بێگەر ئەم تەڵەبە تەطبیق بکرێ واتە زەردەشتیەکان کە ئێستا ئاگادارین مەسەلەن زیاتر لە 100,000 ئەتباعیان هەیە و وەزارەتی ئەوقافیش موافقەی کرد لەسەرەوەی ڕێکخراوە بکەنەوە و هەروەها یەزیدیەکان کە لە ئەدیانە سەماویەکان ئاماژەی پێ نەکراوە ئەمە زۆر خەتەرە دوو سەبارەت بە بەیاننامەکەی بزوتنەوەی ئیسلامی ئەمان چەند خاڵێک بە 5 خاڵ بە کورتی دەمەوێت ئاماژەی پێ بکەم یەک دەڵێن ئەلمانیەت مترسیە وەکو ئەمفال و کیمیاباران من نازم ئەو قسەیە لەکوێ هێناوە ئەسڵەن ئەوەی ئەمفال و کیمیابارانی کرد بەناوی دین کردی ئەمفال خۆی سوورەتێکە لە قورئان بەکاری هێنا بۆ دین دژی دین بەکاری هێنا و پاشان حزبی بەعەزەوەی جەنابیان دەڵێ کە حزبێکی ئەلمانی بووە شعارەکەی ئومە عەرەبیە واحدە ذات رسالة خالدة يعني چی؟ يعني یەکنەتەوەی عەرەب و خاوەن پەیامێکی نەمر کەمە بەستی قورئانە و پاشان سەدام حوسێنمان خۆمان دەبینی لە جەلسەکانی ئەنجومەری بەناو مەجلیس قیادەت ثەورە کە ئاماژە بە قورئان دەکرا پێش هەموو شتێک و شانازی بە موسڵمانەتی دەکرا سەدام کۆتاییە ئەزموونی وڵاتانی پێشکەوتوو چیمان بەدەستەوەیە کە وڵاتانی ئێستا دەوروبەر کە ئەلمانین چ هەڕەشێکن لەسەر ناسنامەی دینی خەڵک ئەسڵەن وڵاتانی ئەلمانی ئەو پەناگەنە کە ئیسلامیەکان پەنای بۆ دەبن دەبینین کەسایەتی هەیە لە جیهانی ئیسلامی هیچ دەوڵەتێکی ئیسلامی جێگەی نەکردوونەتەوە کەچی ئەو مخاوفانی ئەوان ڕاستەقینە نییە کەواتە ئەوەی کاکشوان باسیەکە نەخێر زۆر نەخێر ئەسڵان ئێمە دەبینین نقطەیەک باسکەم ئاخیر نقطە دەبینین یعنی داعشەکان بە ئاشکرا لە وڵاتانی ئەوروپا و ڕۆژە لە لەندەن ئاڵای داعش بەرز دەکەنەوە کەسیش نایانگرێ زۆر باشە ئەمە چیە کاکشوان لەوە دەست پێ بکەین جەناب لە کاتێک کە ئێستا باس لەوە کرد کە دام بە هەموو با بڵێن لایەنەکانی تر بڵێ کە بەچی بە پێ ئەو نامەی نووسیتەوە بە پێچەوانەوە دەڵێ کە ئەو دیانانەی کە ئەدیانی ئاسمانین ئەمە یعنی ئەوە چۆن سەری ئەم بابەتە دەکەن ئەمە هەمان مەترسی ئەمان عەقڵەتی داعشانە نییە بۆ ڕەتکردنەوەی ئەوی تر ئەجارە پێش هەموو شتێک ئێمە سەیری قورئان دەکەین وەکو منهەجی حیات وەکو بەرنامەیە کە بۆ میلەتی موسڵمان هاتووە ئەبێ پەیڕەو لە قورئانی پیرۆز بکات و لە قورئان لە سەردەمێک کە قورئانی پیرۆز جێبەجێکراوە کریستیانەکانی کوردستان هەموو پێکاتەکان کە لە کوردستاندا بوون هەموو مافوو پێکات هەموو مافەکانیان پارێزراوە باس لە دەوڵەتی بڵێ و بابەتی مەسلەی زەردەشتی و کاکەیەکانیش بڵێ هەر گەل و میلەتێک ئەگە تۆ چۆن مەسەن دین یعنی چی دین ئەوەیەکەوە پشتیوانیشی ئاسمانی هەبێت پشتیوانیشی خوایی هەبێت زەردەشتیەکان و پشتیوانی ئاسمانیان نییە دینیەوە ڕاستەقینە نییە زەردەشتەکان و یەزیدیەکان ناو تەفاسیلەوە زەردەشتەکان مەسەی زەردەشت دووسێ ڕاهەیە هەندێکیان یەزیدیەکان و زەردەشتەکان ئاینین لای ئێوە ئێمە کاکەیەکان خۆیان هاتوونەتە پەرلەمانی کوردستان ئەڵێ ئێمە بەشێکین لە میلەتی ئیسلام لە ڕووی ئیلتیزامەوە هەمیان هاتوون مەڵە زەردەشتەکان ئێمە هەر پێکاتێک کە لە هەرێمی کوردستاندا هەیە وجودی هەیە لەگەڵ ئەوە دانیکەوە وەکو هاوڵاتی تەواوی مافەکانی بۆ چەسپێنرا بێت ئێمە لە فەڕەنسا ناژین تا باسی فەڕەنسا بکەین و باسی ئێمە لە کوردستان دەژین ئێمە لە کوردستان دەژین ڕۆڵی عولەمای کوردستان لە شوێ عولەمای کوردستان خەڵکیان چەساندەوە ئیسلامیەکانی کوردستان لە معانات بەشدار بوون ئەگەر ئەڵێ داعش ئاڵایەکەی لە فەڕەنسا و بریتانیا بەرز دەکرێتەوە ئەمە مانای ئەوەیە کە دەرکەوت کەوا وڵاتانی ئەوروپا
وەکو هیلاری کلنتۆن ئەڵێمە خۆمان دروستمان زۆر باش. لە بەیاننامەکەی ئێوە شانۆگەری دروستیان کردو بۆ شەوسانەوەی خەڵک بە ناوی ئیسلامەوە حیزب بەعث و سەدام حوسێن کە قورآنەکان بەدەستەوە بووە ئەوە لێدانی ئیسلام بۆ بە ناوی ئیسلامەوە. زۆر باشە. لە بەیاننامەکەی ئێوە دەڵێن ئەوانەی کە داوای دوورخستنەوەی شریعەت دەکەن، داوای علمانیەت دەکەن، با پێناسی باری کەسێتیان بگۆڕن لە ڕووی ئاینەوە. مەبەستان لەچی ئێوە علمانیەکان پێتان وایە ئیسلام نین؟ یعنی ئەوان بە کوفر و لادەر دەزانن؟ ئێستا ئێمە حملەیەک دەستی پێکردووە لە هەرێمی کوردستان لە سلێمانەوە دەستی پێکردووە ئەگاتە هەولێر و دهۆکیش بە ناوی بەڵێ بۆ دەستورێکی سیکۆلاریزم. دەستوری سیکۆلاریزم بەڕاستی ینی داماڵینی کۆمەڵگە لە بەهادینیەکان واتە دین بستەوە قاڵبێکی فەردی، دین بۆ مجتەمع هاتووە، بۆ کۆمەڵگە هاتووە، بۆ ئیسلاحی کۆمەڵگە هاتووە، نەک بۆ ئیسلاحی تاک هاتبێت. دەوڵەت ناکرێت هەرمی دینی هەبێت، دەوڵەت نوێژ ناکات، دەوڵەت ڕۆژوو ناگرێ، ئینسان ڕۆژوو دەگرێ، دین چۆن دەکرێت هەویەی دینیە بێ؟ ئەم پرسیاری لە جەنابەت کرد. دەوڵەت هەموو قورئان باس لە عەدل دەکات، چەسپاندنی عەدل لەسەر بۆ ئینسان نەک بۆ دەوڵەت. فاحكم بين الناس خۆ ناڵێ بين المسلمين، حکم کە لە نێوان خەڵکە بەعەدل حکم کە. ئیسلام بۆ هاتووە عەدل لەسەر زەویە بچەسپێت، دژی زوڵم بێت، دژی ستەم بێت. ئێوە پێتان وایە بنەمانە گۆڕەکانی ئیسلام چین؟ یعنی چەند تێگەیشتنێک هەیە کە لە ئێستا هەیە بۆ نمونە نووسەران و ڕۆشنبیران. یەکێ لەو نووسەرانە دەڵێ ئەمڕۆ زیاد لە مینبەرێک گوێمان لە دەنجی جیاواز لەوە دەبین کە ناوێت دەستوری هەرێمی کوردستان لە ساوابدەکانی ئیسلام لا بات. ئەمە یەکێکە لەو نووسینانی کە مەریوان ئەمریکان نووسێتی، بەڵام هیچ یەکێک لەو دەنگانەی وەکو جەنابتان پێمان ناڵێن و ئەزیەتی ئەوە ناچێشن کە ئەو ساوابتانە کامانان دەستوری هەرێم دەبێت لە ئیسلامە لانەدات، کامانەن ئەو ساوابتانەی دەبێت دین بە سنوور لە بەردەم بیرکردنەوە بڕاردانی ئازادانەدا ببەسێتەوە. ئایا ئەو ساوابدانە ئیجبارکردنی هەموو کۆمەلگایە بە شایەتمان هێنان و نوێژگرتن و ڕۆژوگرتن و حەزکردن و ئیلا ئاخری ئایا جیهادکردنە بەشێک لەو ساوابتانە باز لە ئازادیەکان و یعنی مەبەستم مەترسی لەوەیە کە چی ئەم ساوابتانە دەستنیشانەکە ساوابتەکان چین؟ چ زەمانەتێکەیە ئێستا داعش هەندێک تێگەیشتنی خۆی و کردەوەی تیرۆری خۆی بە ساوابەتی دینی ناوزەندەکە، هیچ زەمانەتەکەیە هێزێکی ئیسلامی ئاوا بیر نەکاتەوە؟ هێزە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستاندا بە عەقڵێتێکی خۆماڵی لە مشارەکەی حکوومەت، لە مشارەکەی هەڵبژاردن، لە پەرلەمان، لە بەشداری حکوومەت، لە خۆشیەکان، لە ناخۆشیەکان، لە شۆڕشکردن، لە هاوکاری خەڵک، ڕۆڵی عولەما لە بڵاوکردنەوەی تەسامح و بەیەکەوەژیان لە هەرێمی کوردستاندا. ساوەتی دینی بۆ نمونە لە هەرێمی کوردستاندا خوا دەپەرسترێت. نابێت ڕۆژێ ڕۆژان وەکو وڵاتی کەمبۆدیا بەرە ئەو بڕە بەڕاستی ئێستا خەریکن هەندێک گروپ دروست دەکەن بە ناوی ئاینەوە کە ئەمانە ئەجندای هەندێک لایانی سیاسین، ئەجندای هەندێک وڵاتن ئاخزێن لە وڵاتی هەرێمی کوردستانەوە. ئێمەکان و زەردەشتیەکان ڕۆڵەی ڕەسەنی ئەم وڵاتەنی کاکەیەکان ڕۆڵەی ڕەسەنی ئەم وڵاتە. ئەی یەزیدەکان بە هەمان شێوە ئەی زەردەشتیەکان کاکەیەکان و یەزیدیەکان تاریخ شاهیدەکە لە هەرێمی کوردستاندا ژیاون، پێویستە مافەکانیان پارێزراو بێت لە هەڵەبجە بن یاخود لە کفری لە هەر شوێنێکی ترا بن. ئەی زەردەشتیەکان زەردەشتی ئەگەر هەیە وجودی هەیە لە شوێنێکە هەیە و شوێنێکی خواپەرستیان هەیە و هەیانە پێمان بڵێن لە شوێ هەیە زەردەشتی هەرێمی کوردستاندا. کاک شوان پێمان بڵێ دەگەڕێمە وڵات کە نمونەی وڵاتانمان پێ بڵێ وڵاتانی پێشکەوتوو کە ئێستا سیستەمی علمانی پەیڕەو دەکەن لە بەپێچەوانەوە خەڵک دەچی هەموو ئازادەی دینەکان لەوێ پێڕەو دەکرێت. ئێوە بۆچی لەوێ دەترسن؟ ئێوە بۆ دەتانەیە دەوڵەت لەکان لە کام وڵاتانی پێشکەوتوو لە سووریا کە لە ساڵی 1982 لە وڵاتانی ئەوروپایان بە دەبابە و بە تەیارە و وڵاتانی ئەوروپا منە کە سیستەمێکی علمانیە وڵاتانی ئەوروپا لەبەر چاومانە سوید بێنە نەروێژ بێنە. وڵاتی ئەوروپا لە دەستورەکانیاندا بابەتی ئینجیل و بابەتی پرۆتستانت و کاسۆلیک و ئەوانە باشکرا باس کراوە. بۆچی ئێمە دین چ زوڵمێکی لە خەڵک کردووە لە هەرێمی کوردستاندا یانە باز بکرێت، بەڵام ئەوان دەڵێن سەوابت جێگانێتەوە. ڕێکخراو پێکبێنی ڕێکخراوەکە نووسیوێتی دەنگ دەدەی دەستورێکی داعشی هەبێت یان دەستورێکی علمانی هەبێت. بۆ نمونە یعنی پێناسەکردنی ئیسلام بە داعش دژادکردنی ئیسلام بە. بەڵێ دەگەڕێمە وڵات. کاکۆگەر یعنی ئەو مخاوفانی ئیسلامیەکان هەیەە ئەم داوایە بە ناوی خەڵکەوە دەیکەن. ئایا کۆمەلگای ئێمە داوای دەوڵەتێکی دینی دەکە، داوای جێگیرکردنی سەوابەتی دینەکە یان داوای دەستورێکی مەدەنی دیموکراسیانە دەکاتن؟ ئەگەر لە شکلیشدا ئەو داوای هەبێ لە ممارەسە بەڕاستی هەموو ئەو بنەمایانەی کە لە ئایندا حتا ئەوانەی سەوابەتیشن مامۆستا دەزانی بەحقت لە ممارەسەدا جێگەی نەبووتەوە، ممارەسە ناکرێت. و ئەگەر قسە لەسەر زۆرینەی دەنجی هاوڵاتیانی کوردستان بێ بەوەی کە موسڵمانن 80% خەڵکی کوردستان دەنجی داوەتە هێزە علمانیەکان، واتە لە ممارەسەدا
ئیسلام بوون بە مەفهومی تێگەیشتنی ئەوەی کە تۆ ئیسلامی دەبێت دەنگ دەهێزی سیاسی ئیسلامی دەنجی نەداوە ینی خۆی بێبەری دوای ئەم ڕێیوان ڕێی حزبیە تەنیا ڕێی بزنەوەی ئیسلامی ڕێی خەڵک نییە ئەگەر دیقەت بدەین بەڕاستی با قوڵیکەینەوە خەڵک یعنی من و تۆ ئێستا لەو بەرنامەی دانیشتوین چەمچی ئاین و دەوڵەت چەمچی ئاین و ناسنامە چەمچی ئاین و سیاست چەمچی ئاین و نائین چەمچی ئاین و سکۆلاریزم و علمانیت ئەمانە لە دنیای پێشکەوتوت زەدەرێکی گرنگی ژیانی کۆمەڵایەتی بەتایبەتی نوخبە ڕۆشنفیکر ڕۆشنگەر گفتگۆی لەسەر دەکەن ئەوەی ئەمن پێم وایە ڕەواییە کە بیدەین ئەمڕۆ دەبێت بەڕاستی لەم مستەلەحە گشتگیرانە بینە دەرێ ئێستا دەستوری کوردستان مامۆستا دەزانێ من کەسێکم بڕوان بە تەواون بەوەیە دەستورەکە سکۆلار بێ لەگەڵ ئەوە هیچ گرفتم لەوەی نییە کە نووسراوە لە هەرێمی کوردستان زۆرینەی خەڵک ئاین مسلمانن و ئاین ئیسلامی مەسەلەکەی ناگۆ زۆرینەی خەڵکی کوردستان کەوابێ بەشەکەی تری خەڵک بەسەوە علاقی بە یاساوە نیە دەزانم کاتێککردنی ئیسلام ناسنامەی خەڵکی کوردستان ئەلێرە خلاف بم مانای وایە ئەوەی خەڵک دەیەوێت تحقیق بووە ئەوەی کە زۆری نەمان مسلمانین بەشەکەی تری کە جەنابت دەتەوێ بۆ نمونە کۆی ژیانی ئەو کۆمەلگای ڕایڵ بکرێتەوە لەسەر دیتێڵی فکری زۆرینەیەکی ئیسلامی دەکەوینە هەڵە چونکە ئێزیدی ئەگەر بینە جوزئیات و لێ بکۆڵینەوە چێشت لەگەڵی هەیە مەسیحی ئێستا مەسەلەن چی لەگەڵ ئەوە دەکەین مەسیحی دەبێتە لە کوردستان هیچ کێشەی نەبووە ئەوە حزابی سیاسی دروست خازع بووە لە بۆ ئیرادەیەکی ئیسلامگەری زۆرینە وازی لە هەموو ئێستا ئەوەی کاکەی داوای ئیسلامیەکان پێ دوای مەترسیە ئەوەی ئەوەن داوایەکەن من پێم وایە بەڕاستی وەکو مامۆستا گوتی بەشێکی بۆ سیاسەتە ئەوێ ئەوە ینی سراع دەبێت بۆ خزمەتی دین نییە نه ئاخر کاکە خۆ خزمەتی دین کەی لەوە کۆکراوەتەوە لە سیاقی دینی خۆی لە مەدینەش پێم بڵێ کەی لە سیاقیەوە کۆبرتو دەستور بۆ ڕێخستنی کاری دەوڵەت دەنووسێتەوە دەبێ من بێم لەم سەدەیە ئێستا بابینە سەر سەوابیتەکان ئەگەر قسە لەسەر سەوابیتە خۆی چواردە سابت هەیە لە قورئان کە حرام کراوە نابێ پێچوانەوەی پێم بڵێ کەی پارتی و یەکێتی و شیوعیش هاتبن قسەیان لەسەر ئەوەیە خەڵک جنێو بە دایک و باوکی خۆی بدا لە دەستور بوون و جنێودان بە دایک و باوک حەڵاڵە سەوابت ئەوەی نابێت جنێوی پێ بدەیت کەی هاتیە مەسەلەن کەی ئەو حزبی شوعی حزبەکی عیلمانیە کەی لە تەلەڤیزیۆنەکەی خەریکی ئەوەی بڵێ خوا نییە کەس خوای خۆ ئەوە علاقەی بە ویژدان ئینسانەکان هەیە کاتێک دێن تێکەڵی دەکەین بەڕاستی هەڵە دەکەین و پێم وایە ئەلێرە ئەو قسەی ڕاست دەردەچێت کە زۆر خەڵک بەڕاستی کە دین لە سیاق داوای سیاسیەکەواتە ئەمە داوایەکی ئاینی و خەمی دینی نییە بەرەوەی نەپارتیەتی نە پەرلەمانی کوردستان یاساک داوای ئیسلامیەکان دەیکەن خەمێکە بۆ دین خەمێکە بۆ کۆمەلگا یان خەمێکە بۆ مەسەلەی بەشێکە لە کاری سیاسی و بەرژەوەندی سیاسی باسمان کرد طبعا بەرژەوەندی سیاسی تێدا بەڵام بەناوی قورئانەوە قسە بەناوی قورئانەوە قسە دەکەن جا ئەلێرە خەڵک ئەبێ قسە بکە خەڵک ئەبێ بڵێ چۆن ئێوە لە کاتێک کەمینەن ئێوە سەتایەکیش نین ئاخر ئیسلامیەکان لە هیچ هەڵبژارنێک نیان بردوتەوە تا بێن بەناوی خەڵکی کوردستانەوە قسە بکەن بەناوی هەموو خەڵکی کوردستانەوە حکم بدەن کە چی دەبێت یان چی وردی کێوە چوونە هەڵبژاردن و دەنگدان ئەوە هەمووی بەرهەمی عقلی علمانیت و سکۆلارە بەرهەمی ئاین ئاین لەگەڵ شورایە ئێستا تو کە بێنە ئەو مۆدێلە مانای بەشداری لە مۆدلێکی نوێ دەکەی لە غیرەوە ئێستا ئەوەش ئیسلامیەکان دەتوان ئێستا بڵێن ئێمە سیستەمی دیموکراسی دانا دارایی ئیسلامیمان دەوێت بەیت المال بکەینەوە و بانقی الغاکەنەوە ئێستا من بەخۆم مامۆستا خەلیل ئەندامی لە زنەی دەستوری لە یەکگرتووی ئیسلامیە لە لژنەی دەستوری سێبەرگوتی من لە بەردەمی هەمووتان ئەلان دەکەم من لەگەڵ ئەوەمە لە هەرێمی کوردستان لە دەستوری ئەوەی ئابووری سۆسیال دیموکراتە بێ لە کوردستان زۆر بە کورتی کاتی بەنامەکەم کەمترین وەختت دامن یعنی حەزەکەم ئەمەی کە دەڵێن لایەنە ئیسلامیەکان دەڵێن پەیامبەر دەوڵەتی دانا بە هەموو نەوعێک بوختانە بە پێغەمبەر بە هیچ نەوعێک دەوڵەتی دانەنا ئەسڵەن دەوڵەت لە لوغەی عەرەبی سیر کە دەوڵەت ببینە لە دووەل هاتیە ئەلئەیام و دووەل ئەوەی لە حەدیسەکەی پێغەمبەری سونەنی دارالقوطنی هاتیە ینی دێ و دەڕوا ئەسڵەن دەوڵەت مەفهومێکی فەڕەنسی تازەیە ئەمە تەموزیر الشاوی بە یەک کتێب باسی ئەم مۆزوعە دەکات کە چۆن دروست بوو هیچ عیلاقەیەکی لەمە نییە دوو من دەمەوێت ئاماژە بە هەنێ ئاەتی قورئانی بکەم کەوا ئیسلام بە هەموو جۆرێک بە پێغەمبەر دەڵێت تۆ تەنها هاتووی پەیامەکەت دەگەینی و هیچ ئاماژەیەکیشی تێدا نییە کە پێغەمبەر بێتە حاکم و سوڵتان بەسەر خەڵکەوە دەوڵەت دانێ ئەڵێ لە سوورەتی نەحل ئاەت 82 فإن تولوا فإنما عليك البلاغ المبين ئەگەر ئەمان پشتیان لە تۆ کرد یان پشتیان لە خوا کرد ئەوە لەسەر تۆ هەر واجبەکەوە پەیامە ئیلاهیەکە بگێنی هەروەها لە سوورەتی ئال عمران ئاەتی 20
ولا سورة مائدة آياتي 99 ولا سورة رعد آياتي 40 ولا سورة هود آياتي 12 إنما أنت نذير تو بس هاتي هوشداري بدي خلق فلا آياتي نمل سورة نمل آياتي 92 لسورة فاطر آياتي 24 الله إنا أرسلناك بالحق بشيرا ونذيرا اما تو مع النار بو حقا بخلق بقيني وكم مسجيني ديكو هوشداري ديك أخيرا من آيات كزور جوانا زياتر لسيودو آيات القرآن كأماجة بسيكولار دكاتن والرقادة داك حكومتي ثيوقراطي اشتغني الإسلام بناي حكومتي ثيوقراطي عليه لكل جعلنا منكم شرعة ومنهاجا لبو همو ايوا شريعة منهجك ما عندنا ولو شاء ربك لجعل الناس أمة واحدة أخوات بيسبايك أمة دمي كاكشوان دواكات زور بكورتي لماوي كم تل خلك كاكشوان بسيارك أويا چی بکرێ بۆ ئەوەی خەڵک هەمووی ممارەسەی مافی ئاینی خۆی بکە هەر ئاینێک بێ بە مافی ئاینی و نائینی بە ئیسلام و بە جوولەکە و بەوەی ئاینی یان نییە ئێوە چ پێشنیارێک دەکەن کە ئێوە باز لە مافی خەڵک دەکەن باز لە ئازادیەکان دەکەن چی پێشنیارێک دەکەن بۆی ئەم دەستورە ئازادی بەرهەم بێنێ بڵێ هەر بخۆی ئەو ئاەتانەی کە و برابەڕێزە هێنایەوە دلیلی ئەوەیەکەوە ئیسلام منهجە شەرعە بەرنامەیە بۆ کۆمەڵگە لكل منها شرعة لكل أمة منها لكل جعلنا منكم شرعة ومنهاجا هو دليل أويك وإسلام منهج شرع بو ملت بو قل نابشتي كتر براسي بديلي أو بينته باورد بقرآني بيروز باورد ببيامكي نيو كمالك آيات هل دبجيري بو مرامج تايبات فردية نك باور بيني دولة الإسلامي دا دولة الإسلامي لا إكراه في الدين أو دولة الإنسان آيات أو دفاع لا إكراه في الدين الذين تازور الدين أو بلام دولة بو تجارة أمريكا كي بو تجارة كردنا وإيوا صدايتي دنك لا أو أقصكي إيوا تجارة ذكوا شرعية دن بو انتخابات التزويرانيك الدنيا بلحظة ليس الرابردو دا الله لتزويرات لو انتخاباتنا دا لصدايك تانينا خوتها بارزان أو انتخاباتنا هم تزويرات بوا هي من يحزب التجارة لما كم تل دقيقة دوات جملة بري كاتم توابو بورا ببوتوني من يعني استكاتي أو حتى هذا إسلامي كان شلون بسيارك ما في أيني خلق بباريز لي همو أينك كان دستور آزادية هي كباست كرد شلون دتوانين دستورك بتواوي آزادية كان فرامكا ببوتوني من إسلامي كان بدرز لو قش صنّا لخوين نوي تعزور قرن بو آين باشترين نمونا نزيكترينيان أزموني تونسا إسلامي كانوا غير إسلامي كان إيش بيك وركوتن لصار تكستك روايد دا بو آزادي وبو مافانيكا كومالغاي مروفاتي بيجيشتوا وأويش دوركوتنوي براستي لتقبستن لا ايديولوجيا كدوي همو كومالغاكا وكو خوي برهم بيني كموديلي اولنا ما براستي لكومالغاي دواتيجيشن تكاك من دموي او بلم ك جنابي انا ما جي بيك لكردستان كريستيان كان باريزراو بوينا امانه درنجامي حكم ديني نبوه اما درنجامي اخلاقياتي انساني كردي بوه كمتعايش بو متسالم بوه ومن ظلم حتى مقاطعه حتى وكو احزابي ديني بيدان بو وملتي كرديز مشكلة درس نبو وبعاشتي جياما صدان صالة دبيني غيري أو أدياناني كالي إسلاميش باس كراوكو يزدي وزردشتي تيدا جيايا من دموي يك نمونه بينم لسر زور بكرتيكات بلى لسر أمريكا دولتك آيني ما داير من دلم بكام آين وردقري كام تفسير كم بكام مذهب وردقري معتزلة صوفيا كان سلفية كان إخوانا كان بكام وردقري اقتداء بكام دولة دكي بداعش دكي بطالبان دكي بولايات فقيه دكي بتشي دكي آخر أمريكا كدلين بيامي إسلام وأمانة لسر حكم أوي بيامي إسلام بو حكم بكارات ميجوكي ميجوكا ديارة دبي أمان تحديدي بكان شتيكي تازنين بوي بلين وباشان يق نقطة هي دمي بلين كاتك دري قرآن منهج حياته إمام متفقين قرآن منهج حياته وكو فرد بو خود استعمالك إمام علي كابن عباس نار بوي مناقشي خوارج كاوتي القرآن حمال الوجوه لا تناقش بالقرآن أو قرصتو يا سناتو تالاقواني مدني برئيس كاكشوان قلات زي سروج فراكسيوني بزنو إسلامي لبرلماني كردستان قالك سباز وبجايتان لبرنامج أفرو بنيران هاتما كوتانا ممال خي برنامج أفرو كاتي دا قفتقو ما لباري سنتي رخصني بيوندي نيوان آين للرجنوسي دا سوريا ريمي كردستان كرد تالقيشي تري برنامج أفرو پێتان دەگەینەوە کاتێک خۆش باملایەک و دەمەوێت تاچی لەسەرەوە بکەمەوە کە خەمی ئێمە ئەوەیە کە چۆن بتوانین دەستورێکە بێ
مافی مسلمان مافی نامسلمان مافی ئێزیدی و هەموو پێکاتەکانی هەرێمی کوردستان دابین بکات. سوپاس باوەڕانم لە ستۆدیۆ کە زیاد لە کاتی خۆی بەرنامەکە ڕۆیشت کاتێک خۆش بۆم لایەک تا لاڵقی شتری بەیانی لە ئەڤڕۆ پێتان دەگەینەوە.